والله ڕاستی بڵێم خوا چەندە هەرەونە تان لێ بێ چۆن بوو هاتن ئەمڕۆ بۆ ئێرە والله وتمان ببینە دەرەوجێ بگۆڕین و ئیتر بەفرشت باری و تۆزێک بۆ خۆمان جە وەرەگرین و بەفر چییە لە لای تۆ والله بڵێم چی جاواکە خۆشاتر ینی ساڵی نوێ نزیکە یەک دوو ڕۆژی ماوە پلانە چێ بۆ ساڵی نوێ والله بەنسبە دوای پۆلی دوانزەم ئەنی پلانێکی وام نییە بەس ئیتر هەر سەعەکە و دەرز و جەورەکە و ئەدەبی علمی والله ئەدەبی بە تەمای چەنی بە تەمای شوێیت والله ڕاستی بڵێم خوا چەندە هەرەونە وڵی تۆی تۆ باسیەکەی کەمەڵێ ناخری ئەنی هەوڵەیەم لەگەڵیام ئیتر چەندێکیشم بۆ هاتەوانێ تر شکرانی خواکەین جەوەکە چۆنە لای تۆ والله جاوەکەی زۆر ساردە بەڵام خۆشە حەزی لە ناو بەفرە زۆریش بۆنە چیەکەن کاتەکەێنە ناو بەفرەوە ئەو چالاکیانە چێ ئەتەنە بە جای گەێنن شەڕ و سۆپۆڵەکەین و اینجا خواردنی گەرمەیەنی نەیخۆین و ترسەوە چی تەنێناوە گەنمەکتە جاوەکەی خۆشە لە لایەوە بە پلانە چێوە ساڵی نوێ وڵایی پیلانێکی وە هەم نییە بەڵامتر هیوادارم تا ئاواتەکانمان زۆربوو بێتە دی ئەم ساڵ باش بوو بۆ تۆ باش بوو خراپ نەبوو خۆش و ناخۆش خۆشەکانی هیچ باز ناکەی وڵاهی ئیستا نازانم بڵێم چی بەڵام باش بوو باش بوو 2025 چۆن بوو بۆ تۆ ساڵێکی پڕ لە سەعی بوو ئارە وەڵا هیچ خۆش نەبوو خۆش نەبوو نەوەڵا دەی باشە 2026 خۆش بێت و نمرێکی بەرزیش بێنی ئیشەڵڵا بەتەمانی ببی بە مەحامی وەڵا حەزم لێتی هەڵی بۆ بە ئیشەڵڵا